شیکاری سپێرم DNA فراگمنتیشن چییە؟ ئەم شیکاریە تایبەتە بەو پیاوانەی توانای وەچەخستنەوەیان نییە لە کاتێکدا ڕێژەی تۆیان ئاساییە. بۆ ئەوەی لەم شیکاریە تێبگەین دەبێت زیاتر لە پێکهاتەی تۆ بکۆڵینەوە. تۆ یاخود سپێرم لە دوو بەشی سەرەکی پێکهاتووە، یەکەمیان کلک، دووهەم سەر. ئەو بەشەی مەبەستمانە لەم شیکاریەدا بەشی سەری تۆوە کە گرنگترین پێکهاتەی لەخۆگرتووە، ئەویش بریتیە لە DNA ترشیناوەکی. DNA پێکهاتەیەکی درێژی دوولول پێچە و زانیاری باوانی لە خۆیدا هەڵگرتووە. DNA لە یەکەی ورتر پێکهاتووە کە پێی دەوترێ نیوکلۆتایدەکان. جیاوازی لە ڕێکخستن و شوێنی نیوکلۆتایدەکان تایبەتمەندی دەدات بە هەر زیندەوەرێک و فرمانی سەرەکی تۆ و هەڵگرتن و گواستنەوەی DNA بۆ ناو خانەی هێرکەدان. هەر بۆیە هەر ناڕێکیەک یاخود هەر تێکشکانێک لە DNA کار دەکاتە سەر توانای وەچەخستنەوە. DNA بە شێوەی کرۆمۆسۆم لە خانەدا کۆکراوەتەوە. هەر خانەیەک لە لەشی مرۆڤدا پێکاتووە لە 46 کرۆمۆسۆم. تەنها خانەکانی تۆ و هێلکەدان نەبێت کە لە 23 کرۆمۆسۆم پێک دێن. دوای یەکگرتنی هەردوو تۆ و خانەی هێلکەدان خانەیەکی پیتێنرا و پێک دێنن کە ژمارەی کرۆمۆسۆمەکانی کۆی ژمارەی کرۆمۆسۆمەکانی هەردوو خانەکەیە. سپێرم DNA فراگمنتیشن گزارش لە سڕینەوە یاخود شکان یاخود جیابوونەوەی یەکێک یاخود هەردوو لە لولپێچەکانی DNA خانەی تۆوە. دەکرێت ئەم کێشەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی خانەی تۆودا ڕوو بدات، لە دروستبوون و لە بەرگرتنەوەی تاوەکو قۆناغی هەڵگرتنی لە توورەکەی گوندا و تەنانەت دەکرێت لە دوای ڕژانی تۆ و ئەجاکولیشن و پۆست ئەجاکولیشندا ڕوو بدات. پارچەبوونی DNA بە ڕێژەیەکی جیاواز لە پیاواندا ڕوو دەدات. ئەو پیاوانەی کە توانای وەچەخستنەوەیان نییە یاخود دوای ئەنجامدانی پیتاندنی دەستکرد منداڵەکە تووشی لە بارچوون دەبێت. ڕێژەی پارچەبوونی DNA تیایاندا لە 130 بۆ لە 150ە کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە و کاریگەری هەیە لەسەر توانای وەچەخستنەوە. ئەم ڕێژە بەرزە لە پیاواندا کە پێوەرەکانی وەک جوڵا مۆتیلیتی و ژماردنی سپێرم کاونت لە تۆویاندا ڕێژەیەکی ئاسایی دەنوێنێت. دەکرێت لەم ڕێژەیەش لە 130 کەمتر کار بکاتە سەر توانای وەچەخستنەوە ئەگەر پێوەرەکانی تری کەم بێت. لە زانستی کۆرپەلەزانیدا زاراوەی جۆری کۆرپەلە ئێمبریۆ کوالیتی کە گزارش لە تەندروستی کۆرپەلە دەکات. لە سەرەتای گەشەکردن و دابەشبوونی خانەدا هەندێک پێوەر بەکاردێت وەک قەبارەی خانە، ژمارە و شێوازی خانە دابەشبووەکان بۆ پێشبینیکردنی تەندروستی کۆرپەلەکە پێش لەدایک بوون. لە زۆر حاڵەتدا ئەو کەسانەی پارچەبوونی DNA تیایاندا بەرزە تووشی لە بارچوونی کۆرپەلە دەبن لە قۆناغی دابەشبوونی 4 بۆ 8 خانەدا. ئەم شیکاریە بۆ کێیە؟ ئەو پیاوانەی کە بەبێ هۆکارێکی دیار توانای وەچەخستنەوەیان نییە. پیاوانی سەر و 40 ساڵ، ئەو کەسانەی لەژێر بەکارهێنانی دەرمانن یاخود چارەسەری کیمیایی، کەسانی توش بوو بە شێرپەنجە، هەر پیاوێک کە دەیەوێت چاودێری تەندروستی تۆوەکانی بکات. خۆشحاڵانە بۆ یەکەم جار ئەم شیکاریە لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە بە کوالەتێکی بەرز بۆ خوازیاران و چارەخوازانی خۆشەویست.